بەڵێ هەڵبژاردننی فینلەند کۆتای هات لە کاتژمێر 8 ئێوارەیەوە دەرکای بنکەکان داخراوە دە پارتی جیاواز بەشداریان لەو پرۆسەیەدا کردبوو ئەوەی ئێمە دەمانوێت تیشکی بخەینە سەر ئەوەیە کە سێ ژنی کورد لە سێ پارتی جیاواز بەشداریان لەو پرۆسەیەدا کردبوو هەری گرنگ لە هەمووی وڵاتێن ئەوڕۆپی هەردەمە هەڵبژاردن تێنەگرن کورد تێدا بەشدارن بەڵێ کورد تێدا بەشدار بە دڵنیاییەوە ئەمەش پێشکەوتنێکی دیکەیە بۆ کورد و بە تایبەت بۆ پرسی کورد کە ئێستا ئاراستەی میوانەکەمانی دەکەین یەکێک لەو کاندیدە ژنانە میوانی ئێمە دەبێت بەڕێز شیرین نامیق کاندید بۆ پەرلەمانی فینلەند لە شاری کۆریکا لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکایپەوە بە سوپاسەوە. بەرە شیرین خان تو بخێراتی ji بۆ کوردستان 24 دڵت خۆشە پێ دەکەنی پیرۆزبایت لێ بکەین؟ ناوەڵا جارێ پیرۆزباین بەس زۆر سپاس ئێوارەتان باز زۆر سپاس بۆ ئەم مقابلەیە بەخێر بیت. ئەوە نێزگەی 99% ئێستا لە دەنگەکان ژماردراوە بەداخەوە هیچ کاممان لەم سێ ژنە کوردانە دەرنەچوین بەداخەوە. باشە شیرین خان شکستنە سانا مارینا پێشبینی کردی بوو؟ شکستنە سانا مارینا یا پێشبینی کردی بوو؟ یعنی ئەو دەرئەنجامەی کە هەیە دەرئەنجامێکی پێشبینی کراو بوو؟ با بڵێن سۆسیال دموکراتی سێم دەرچوو ئەمە چەندێکە هەر ئەو بەحسە کرابوو کە با بڵێن بەرەو دەسە ڕاستە ڕوە سیاسەتەکەی فینلەندا و ئاوهاش دەرچوو ئاخیری بەس ئەوەی باشە کە توونڕەوەکان ڕقم 2 دەرچوون با بڵێن و پارتی سانەمەڕین سێم دەرچوو. بەڵێ خات و شیرین با ئەو بپرسین گرنگی بەشداری کورد لەو پرۆسانەدا لای تۆ چییە؟ باوەڕەکەم بەسەوە نایانی کە ئێمە کوردین بەس ئەوەی کە ئێمە وەکو بێگانەیە ژنێ بێگانە کە لەم فینلەندایان کە بتوانین خۆماندانین بۆ هەڵبژاردن و دەنگمان دەرکەین کە بەس ئێمە لێرەین وە گۆڕانمانەوێت و بەس بۆ بێگانە یان بۆ کورد نییە بەس یعنی ئێمە بەشێکی لەم فینلەندایە کە بتوانن فینلەندیەکانش دەنگ بدەن ئێمە ئەوە لای من شتێ زۆر مهمە چونکی جاران هەر زیاترەوە بوو کە بێگانە دەنگەداتە بێگانە بەس ئێستا بەڕاستی یعنی ئەو گۆڕانکاریەتیایە کە فینلەندیش یعنی ئەو توانایی هەیە کە سیقەی هەبێ بێگێنە کە ئێوە توانیتان دەنگی فینلەند ڕاکێشن بۆ خۆتان مەبەستم هاوڵاتیانی فینلەندە توانیتان ئەو دەنگانە ڕابکێشن بۆ خۆتان سەرنجی ئەوان ڕابکێشن بۆ خۆتان وە چۆن؟ بڵێ هەستەکەم کە با بڵێنەوە هیچ گەشاو لە هەمووی زیاتر دەنگی وەرگرت لە با بڵێن ئوسیما چونکی ئێمە هەرسێکمان لە بەشی جیاوازی فینلەنداین با بڵێن من لە سەرەوەی فینلەندام کە زیاتر دێهاتە و لە پارتی سەوز من کاندیداتم کرد لەگەڵ خەڵکەکە کە قساکەین بەڕاستیانی هەستەکەن کە یعنی ئێمە بەڕاستی تێگەین لە فینلەندا چی ڕووەدا کە باشی فینلەندامان ئەوێ یعنی زۆربای زۆری کامپانەکەش لە ناو خەڵکەکەین لە ناو ئاچین لەگەڵ یان قساکەین و با بڵێن بیرکردنەوەی خۆمان ڕاگەین. باشە لە تەنها ئێوە سێژن نەبوون وابزانم کاندید شیرین خان 21 کاندیدی کورد هەبوون وانە بە پیا و ژنەوە؟ وڵا ئەوەیان بەداخەوە نازانم چەنێ بوو بە هەمویانەوە بەس ئەم سێم ئەوەی کە با بڵێن زیاتر لە فەیسبوک و تیکتۆکانە سێرم کرد. باشە ئێستا هاوپەیمانی نیشتیمانی لە پێشەوەیە بە خۆت دەزانی هاوپەیمانی نیشتیمانی دژە کۆچبەریشە بە دەرچوونی هاوپەیمانی نیشتیمانی و گرنە دەستی دەسەڵات جلەوی دەسەڵات ڕەوشی کۆچبەران لە فینلەندا چۆن دەبینی بە تایبەت کورد؟ والله ئەوەیان تۆزێ زەحمەتە جواب دەمەوەی ستالانێکی بەس بەڵێ با بڵێن کە کۆکۆموسی ستالانێکی لەسەر حکومەتە بە حکومەت بە تەمایەدانێ زۆر بەبەرەو با بڵێن ناتۆیە باوەڕ ناکەمەوە مشکلێکی گەورە بێ بۆ کوردستان و کوردەکان. باشە خات و شیرین ئێوە وەکو
کورد پێشوازیتان لێکرا لەو پرۆسەیە و ڕێگەیان پێدان بەشدار بوون یاخود وەکو هاوڵاتێکی فینلەندی؟ با بڵێن من هەر بۆ شخص بۆ خۆم قساکەم وەکو هاوڵاتیەکی فینلەندی. زۆر باشە. تۆ تا ئێستا بەپێی بە دوواداچوونەکانت چەند دەنگت هێناوە؟ زۆر کەمم هێنا بەداخەوە 261 دەنگم هێنا. بۆچی چ بەڵێنێکت بە فیلەندیەکانتدا بوو کە پێت دەگوتن دەنگم پێ بدەن ئەو هاتان بۆ دەکەم؟ هوکارەکە چی بوو؟ من کامپانەکە 5 هەفتە پێشی سەدەسم تێکرد. پێشتر لە ناو سیاسەتان نەبووم و لەم بەشەش زۆر منیان ناناسی. ئیتر زۆربای زۆری کامپانەکەش هەر لە تیکتۆک و لە فەیسبوک بووم. ئیتر باوەڕەکەم یەکێ لە سەبەبەکان ئەوە بێ. یەکەم جارشە لە ناو سیاسەتم. بەپێی هەسەنگاندنی نەتەوە یەکگرتەکان فینلەندا دڵخۆشترین و خۆشبەختترین وڵاتە لەسەر ئاستی جیهان. خەڵکەکەی هەمیشە پێ دەکەنیت بۆیە توش هەمیشە پێ دەکەنیت. کاریگەری هەیە. سەرکەوتوبی. بەڵێ کاریگەری هەیە. بۆ جارێکی تر ئینشاڵڵا دەردەچی جارێکی تر. ئینشاڵڵا. هیوا مەبە. سەرکەوتوبی. بەڕێز شیرین نامێق کاندید بۆ پەرلەمانی فینلەند لە شاری کوریکا کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس.